ئەم کاتتان باش بیسەرانی هێرجا لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 11 دەسەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. سوپای داگیرکەری تورک لەسەر ڕێگەی بەنداوی سارین تەشرین ئۆتۆمۆبیلێکی ئەمبولانسی بردومان کرد کە بریندارانی هەڵگرت بوو بە پێی زانیاریە سەرەتاییەکان 4 کەس بوونەتە قوربانی. ئاژانسی هاوارنیوز سەبارەت بە هێرشی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر دامەزراوە و ناوەندە مرۆڤیەکان لە ڕۆژاوای کوردستان و بردومانکردنی ئۆتۆمۆبیلێکی ئەمبولانس ڕایگەیاندووە. شەوی ڕابردوو دەوڵەتی داگیرکەری تورک لەسەر ڕێگەی بەنداوی سارین تەشرین ئۆتۆمۆبیلێکی ئەمبولانسی بردومان کردووە و بە پێی زانیاریە سەرەتاییەکان هاوڵاتیەک و شۆفێری ئەمبولانسەکە شەهید بوون و 2 هاوڵاتی دیکەش بریندار بوون. هەروەها ئاژانسەکە ئاماژەی بەوەش کردووە ئەمبولانسەکە سەربان نەخۆشخانەی کۆبانی بووە. لالایەکی تریشەوە دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی سوپاینەتەوەی سووریا گوندەکانی تەلجومع و ئومولکەیفی تەلتەمەریان تۆپباران کرد. دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی بەناو سوپاینەتەوەی سووریا گوندەکانی تەلجومع و ئومولکەیفیان لە ڕۆژاوای تەلتەمەر بە کاتیۆشا تۆپباران کرد. سەبارەت بە زیانەکانی تۆپبارانەکان تا ئێستا هیچ زانیاریەک ڕانەگەیەندراوە. ئاژانسی هەواڵی ئەنها بڵاوی کردەوە سوپای تورک و چەتەکانی گوندی تەلتەوێلی سەرباشاری تەلتەمەریشیان تۆپباران کردووە. ئاژانسی هەواڵی ئەنها سەبارەت بە تۆپبارانکردنی سنووری تەلتەمەر لەلایەن سوپای داگیرکەری تورکەوە ڕایگەیاند. سوپای داگیرکەری تورک و چەتەکانی ئەمڕۆ بەیانی گوندی تەلتەوێلیان لە ڕۆژاوای شاری تەلتەمەری سەر بە کانتۆنی جەزیرە با چەکی قۆرس تۆپباران کردووە. لەبارەی هێرشەکانەوە هیچ زانیاریەکی زیاتر نەخراوەتە ڕوو. مستەفا قەرەسوو ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە دەڵێت دەوڵەتی تورک لە پشت هێرش و ڕووداوەکانی ئەم دوایەی سووریادایە. مستەفا قەرەسوو ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە میانی بەشداریکردنی لە بەرنامێکی تایبەتی تەلەڤیزیۆنی میدیا خەبەر تیشکی قستە سەر ئاڵۆزیەکانی سووریا و ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد و ڕایگەیاند هۆکاری پێشهاتە نوێەکانی سووریا هەڵەی سیاسی ئێرانە کە حیزبوڵای ئاراستەی ئیسرائیل کرد. ئەوەی شوای کرد کە ئیسرائیل بە لەگەڵ هاوپەیمانە ناوچەیی و نێودەوڵەتیەکان هێرشی لەو شێوە بۆ سەر سووریا ئەنجام بدە. هەروەها مستەفا قەرەسوو ئاماژەی بەوەش کرد کە دەوڵەتی تورکی داگیرکەر لە پشت هێرشە زەمینیەکانی سەر سووریاوەیە و ڕایشیگان ئەردۆغان وای کرد کە شەڕی ناوخۆ لە سووریا بەم ڕادەیە پێش بکەوێت چون ئەو دەیویست هەرچی زووە دەوڵەتی سووریا بڕوخێنێت و کوردیش سوود لەو گۆڕانکاریانە وەرنەگرن. دروستکردنی ئەو شەڕە ناوخۆیەی سووریا و ڕێخستنی چەتەکان ئامانجلەی ئەوەیە کە کورد نەتوانن مافەکانیان بەدەست بێنن. هەروەها مستەفا قەرەسوو ئاماژەی بەوەش کرد دەوڵەتی تورکی داگیرکەر هەوڵ دەدات لەم هەلومەرجە نوێی سووریادا ئیدارەی خۆبەڕێوەبەری لە ناو ببات و ڕاشیگان دەوڵەتی تورک لەمە دووە لە هەموو سەودا و مامەڵەکانیدا لەسەر سووریا ڕۆژاوا دەخاتە سەرمێزی گفتوگۆ. گەلو پێکاتەکانی ناوچەکانی داری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەبێ تێکۆشان و بەرخۆدان ناتوانن خۆبەڕێوەبەری و ئازادی خۆیان بپارێزن. ئێمەش وا بیرمان دەکردەوە کە پێکاتەکانی ئەو ناوچانە بە تێگەیشتن لەو دۆخە ئامادەکاری خۆیان کردووە. بێگومان گەل بەرخۆدان دەکات و شەڕ دەکات. ئێمە لەو باوەڕەداین کە ئیدارەی ئەوێش خاوەن ئەو ئیرادەیەن. هەروەها ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە داوای کرد هەمووان بەرگری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بکەن و ڕاشیگان پێویستە بەشەکانی دیکەی کوردستان ڕۆژاوە بە تەنها جێ نەهێڵن و مەترسیەکان لە شەڕی داعش کەمتر نین بگرا زیاتریشن. بۆیە دەبێت گەل لە جیهان و وڵاتە جیاجیەکان بڕێژنە مەیدان و شەقامەکان و هەروەها دەوڵەتی تورک و چەتەکانی پلانی هێرشکردنە سەر ڕۆژاوا دادەڕێژن. مستەفا قەرەسوو دەڵێ پێویستە ڕۆژاوا و بەرخۆدانی ڕۆژاوا بپارێزرێت و ئەوەش زۆر گرنگە. هەروەها داوا دەکات هەڵویستێکی ئاسایی نیشان نەدرێت. فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا ڕایگەیاند با نێوەنگری ئەمریکا لە منبەج کشاینەوە و دەشڵێت ئامادەی خۆیان بۆ پەیوەندی لەگەڵ دەسەڵاتی نوێ لە دیمەشق دەردەبڕین. مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدا سەبارەت بە پەیوەندیان لەگەڵ حکوومەتی داهاتووی سووریا و چۆنیەتی کشانەوەیان لە منبەج
بۆ کەناڵی ئەحداسی عەرەبی دوا و ڕایگەیاند پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی ناوەندی نوێی دیمەشق دەبێت و پێویستە نوێنەرایەتیکردنی هەموو ناوچەکان و پێکهاتەکان لە سووریا لا ڕێگەی دیالۆگەوە بێت. هەروەها عەبدی ئاماژەی بەوەش کرد پەیوەندی لەگەڵ تورکیا لا ڕێگەی ئەمریکەکانەوە هەیە و بە ئامانجی کەمکردنەوەی گرژیەکان بە هەمان شێوە پەیوەندی لەگەڵ دەستەی تەحریرە شام لا ڕێگەی ئەمریکەکانەوە هەیە. هەروەها ئەوەشی خستەڕوو هیچ پەیوەندیەکان لەگەڵ ڕژیمی پێشووی سووریادا نییە و هێزەکانیان زۆرترین ململانیان لەگەڵ ڕژیمی پێشوودا هەبووە. فەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتی قەسەد هەروەها ڕایگەیان بە نێوەنگیری ئەمریکا لە منبەج کشانەوە و دەشڵێت ئامادەی خۆیان بۆ پەیوەندی لەگەڵ دەسەڵاتی نوێ لە دیمەشق دەردەبڕن. ئەنجومەنی ژنانی زنۆبیا ڕایگەیان لە هێرشی چەتەکانی دەوڵەتی تورک بۆ سەر منبەج سێ ئەندامیان شەهید بوون. ئەنجومەنی ژنانی زنۆبیا لە ڕاگەیاندراوێک لەبارەی شەهیدبوونی سێ ئەندامیان بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورکەوە بڵاویان کردەوە. سێ ئەنداممان بە ناوەکانی قەمەرسوود، ئایشە عەبدولقادر و ئیمان لە هێرشی سوپای تورک و چەتەکانی شەهید بوون. شەهیدبوونی ئەو هاوڕێیانەمان دەبێتە سەرەتایەکی نوێی پەیمان نوێکردنەوە. هەروەها ئەنجومەنی ژنانی زنوبیا بانگەوازی ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات دەست بەجێ هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر منبەج ڕابگرن و هاوڵاتیانی مەدەنی لە تاوانەکانی شار بپارێزن. فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی IFJ ڕایگەیاند لە ساڵی 2024دا 104 ڕۆژنامەنووس کوژراون. بابۆنەی دەی کانونی یەکەم ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی راپۆرتی خۆی دەربارەی ڕۆژنامەوانانی کوژراو لە ساڵی 2024دا بڵاو کردەوە و لە راپۆرتەکەدا هاتووە کە لە یەکی کانونی دوومەوە تا ئێستا 55 ڕۆژنامەنووس لە غەزە و بەگشتی 104 ڕۆژنامەوان کوژراون. هەروە لە راپۆرتەکەدا جەخکراوەتەوە دەبێت پەیماننامەی نێودەوڵەتی بۆ پاراستنی ڕۆژنامەوانە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە پەسەند بکرێت. هەروەها لە راپۆرتەکەدا جەخکراوەتەوە لەو ڕۆژنامەوانانەی کە کوژراون 12یان ژن و لە ماوەی 2 ساڵدا 60% لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بووە. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی سووریا تاوانەکانی ساڵی 2024 لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریای لا دژی مەدەنیەکان ئاشکرا کرد و ڕایگەیاند لەم ساڵدا 162 مەدەنی شەهید بوون. لە قامیشل و بابۆنەی ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤەوە ڕێکخراوی مافەکانی مرۆڤی سووریا کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی لەبارەی پێشلکاریەکانی مافی مرۆڤ، کوشتنی مەدەنیەکان، کۆچبەرکردنی زۆرە ملی مەدەنیەکان، گۆڕینی دیموگرافی بە تایبەتی ئاوارەکردنی خەڵکی کانتۆنی عەفرین شەهبا سەرەکانی و گرێسپی ئەنجامدا و ڕاگەیاندراوێک بڵاو کرایەوە و لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بە کۆمەڵکوژی و هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لا منبەج و عین عیسا کرا. هەروە لە درێژەی ڕاگەیاندراوەکەدا هێرشە سەربازیەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لا دژی هەرێمەکان ڕاگەیاندراوەکە هێرشە سەربازیەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە دژی هەرێمەکان بەردەوامە و هەروە ئاماژە بە مەترسیەکانی داعش لە ناوچەکە کراوە. هەروە جەخت لەوەش کراوەتەوە داگیرکاری لە سووریا بە گوێرەی پەیماننامەکانی ژنێڤ و ڕۆما و دادگای نێودەوڵەتی تاوانەکان، تاوانی شەڕە و تاوانی لە دژی مرۆڤایەتی. هەروەها چەند داواکاریەک ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی، ئەنجومەن یاسایشی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی دیکە کراوە کە کار بۆ ڕاگررتنی شەڕ لە سەرتاسەری سووریا، پاراستنی مەدەنیەکان و ڕێگری لە کۆچبەری بکەن. هەروەها داواش کراوە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە سەربەخۆکان شاندەکانیان ڕەوانی ناوچەکانی شەڕ بکەن و لەو پێشلکاریانە بکۆڵنەوە و هەوڵەکانیان بۆ ئازادکردنی زیندانیان بخەنە گەڕ و کار بۆ گەڕانەوەی پارێزراوی ئاوارە و کۆچبەران بکەن. هەروەها پێشلکاریەکانی ساڵی 2024 لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەم جۆرەیە ڕاگەیاندراوە. لە هێرشەکان بە فڕۆکەی بێفڕۆکەوان 43 کەس کوژراون و 69 کەسیش بریندار بوون. هەروەها لە هێرشەکان بە کاتیشا 38 کەس کوژراون و 87 کەسیش بریندار بوون و لە شەڕەکاندا 28 مەدەنی کوژراون و 18 دیکەش بریندار بوون و لە تەقینەوەکانیشدا 53 کەسی مەدەنی کوژراون و 20 کەسیش بریندار بوون.
سەدان بەڵگەنامەی نهێنی ڕژێمی ئەسەد دیار نەماون. شارەزایەکی استراتیژی ئاشکرای دەکات سەدان بەڵگەنامەی نهێنی و هەواڵگیری ڕژێمەکەی بەشار ئەسەد دیار نەماون. ئەحمەد تەمیمی شارەزای کاروباری استراتیژی ڕایگەیان 5 تۆن لە بەڵگەنامەی هەواڵگیری و سیاسی سووریا دیار نەماون و دەشڵێت بەڵگەنامەکان لەلایەن کەسانی نەناسراوەوە بۆ شوێنێکی نادیار براون و بەڵگەنامەکان پێویست بوون بە دەسەڵاتی 50 ساڵی بنەماڵەی ئەسەد. هەروەها ئەو شارەزا استراتیژیە باسی لەوەش کردووە بە گوێرەی زانیاریەکان بەڵگەنامەکان لەلایەن لایەنی دەرەکیەوە دەست بەسەری داگیراوە. بەم جۆرە گەیشتی ناکۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.